مەترسی بێکاری ئەگەر خاوەنی ئەم دەپیشەیەیت لە ئێستاوە بیر لە خۆت بکەرەوە. نەوەندی ئابووری جیهان WAF لە راپۆرتێکدا باس لەوە دەکات کە بەهۆی پەرەساندنی تەکنەلۆژیا و بەربڵاوبوونی زیرەکی دەستکرد دەجۆری پیشە کەمتر لە 5 ساڵی داهاتوو ڕووبەڕووی مەترسی دەبنەوە. لە بەرامبەریشدا ئەو کارانەی پەیوەندیان بە زیرەکی دەستکردەوە هەیە تا ساڵی 2030 زۆرترین خواستیان لە بازاڕەکانی کاردا لەسەر دەبێت. هەر بۆیە تا کارامەتر و لێهاتووتر بیت لە بوارەکەدا کەمتر مەترسی بێکاریت لەسەر دەبێت. لە راپۆرتی ساڵی 2025 ناوەندی ئابووری جیهانی جەخت لەوە کراوەتەوە کە زیرەکی دەستکرد لە ماوەی 5 ساڵی داهاتوودا دەجۆری پیشە کە لە ساڵانی ڕابردوودا خواستی زۆریان لەسەر بووە زۆرترین مەترسیان لەسەرە. هەر بۆیە ئەگەر خاوەنی یەکێک لەم پیشانەی لە ئێستاوە بیرێک لە خۆت بکەرەوە. با ئێستا بزانین بەپێی زانیاری راپۆرتەکە کام لەو کارانن مەترسی لە ناوچوونیان لەسەرە. یەکەم، فەرمانبەرانی خزمەتگوزاری پۆستە. دووهەم، کارگێڕی و فەرمانبەرانی بانک و بیمە. سێهەم، کاشێری فرۆشگاکان و ستافی فرۆشتنی تکت. چوارەم، یاریدەدەری کارگێڕی و سکرتێری جێبەجێکار. پێنجەم، چالاکوانانی پیشەسازی چاپ و پیشەسازیە پەیوەندیدارەکان. شەشەم، ژمێریار و وردبینی و یاریدەدەری یاسایی. حوتەم، کارمەندانی کۆگاکان. هەشتەم، بەڕێوەبەرانی گواستنەوە و شۆفێری شەمەنزەفەر و پاس. نۆهەم، فرۆشیار بە شێوەی کەسی لە فرۆشگاکان. دەیەم، گرافیک دیزاینەر. ئەوەی جێگای سەرنجە، گرافیک دیزاینەر و یاریدەدەری یاسایی بوو یەکەم جارە لە پێشبینیەکانی راپۆرتی داهاتووی هەلیکارە مەترسیدارەکاندا دەردەکەون کە ئەمە پێدەچێت ئاماژە بێت بۆ زیادبوونی توانای زیرەکی دەستکرد بۆ ئەنجامدانی هەرکە دووبارە بووەکان. خستنەڕووی ئەم دوو پیشەیە لە لیستێکی وادا گۆڕانکاریەکی گەورەیە. راپۆرتەکە ئاماژەی بەوەش کردووە. بەپێی راپۆرتی ساڵی 2023 هەمان ڕێکخراو ئەو هەلیکارانی پەیوەندیان بە گرافیک دیزاینەرەوە هەیە لە ڕێزی ئەو پیشانەدا بوون لە ئاستی گەشەی مامناوەندا دادەنران، بەڵام سکرتێر یاسایی لە لیستەکەدا نەبوو بۆ دابەزین یا گەشەکردن. زیرەکی دەستکرد و خواستی کەمکردنەوەی هێزی کار لە کۆمپانیەکان. کۆڕبەندی ئابووری جیهانی لە راپۆرتە وردەکەی خۆیدا کە 300 لاپەڕەیە بە دوواداچوون بۆ داهاتووی هەلیکار دەکات. بەپێی ئەم راپۆرتە 140 کۆمپانیەکان بەهۆی زیرەکی دەستکرد و ئۆتۆماتیکیکردن بە دوای کەمکردنەوەی کارمەندەکانیانەوەن یان دەیانەوێت هێزی مرۆڤ لە کۆمپانیەکاندا کەم بکەنەوە. بە گوێرەی راپۆرتەکە هەرچەندە زیرەکی دەستکرد توانای ڕەخساندنی 170 میلیۆن هەلیکاری لە سەرانسەری جیهاندا هەیە، بەڵام دەتوانێت 92 میلیۆن هەلیکاریش لەناو ببات. لە دوایین راپۆرتدا ناوەندەکە داتای 14 میلیۆن کرێکاری هەزاران کۆمپانیای جیهانی کۆکردوتەوە. راپۆرتەکە تیشک دەخاتە سەر ئەو لێهاتوویانەی کە تا ساڵی 2030 زۆرترین خواستیان لەسەر دەبێت. بۆ نمونە شارەزایانی AI و بیگ داتا، تۆڕی ئەنتەرنێت، ئاسایشی ئەلکترۆنی و پسپۆڕانی تەکنەلۆژیا. تا 5 ساڵی داهاتوو زۆرترین خواستیان لەسەر دەبێت. هەروەها پسپۆڕانی کشتتوکاڵ و بابەتە پەیوەندیدارەکان بە کشتتوکاڵ و بەخێوکردنی ڕووەک لەو بوارانەی دیکەن کە لە داهاتوودا خواستیان لەسەر دەبێت.